دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بڕگەیان گفتوگۆکەین سەبارەت بە گرنگی ڕۆڵی کۆلێژی ئاداب و بەشی ڕاگەیاندن تایبەتتر لا پێگەیاندنی میدیاکاران و ڕۆژنامە نووسان لە ئێستاە هەروەها ئەمە بە شێوازێکە ئاخۆ سەردەمیان و زانستیانە هەوڵیان داوە کەەوە ئەم میدیاکارانە پێبگەێنن و لەگەڵەوەشا تاکو چەند مامۆستای پسپۆر خاوەن بڕوانامی ئەکادمی و هەروەها کە خاوەن ئەزمونێکی باشن لەم بوارەیە بۆیان فراهەم کردوون بۆ یەکەوە بتوانن کا میدیاکارێکی باش بە پێی پێویست چۆن بڵێن دروستکەن یاخۆت پێک بێنن. ئێمە گفتوگوی زیاتر سەبارەت بەم بابەتاکەین لاگەڵ میانی زۆر بەڕێزمان زۆر بەڕێز دکتۆر عومەر ئینجا ڕاگری کۆلێژی ئاداب. مامۆستا سڵاو لێبێ و ڕۆژ باش. زۆر سپاس بۆ تۆ مامۆستا عومەر. ئەمانە لەو پرسیارەوە دەست پێ بکەین کۆلێژی ئاداب و بەتایبەت بەشی ڕاگەیاندنی کۆلێژی ئاداب تا چەند بۆتە ئەوەی کەوا کادری باش لە بەشی ڕاگەیاندن دروست بکات خۆ میدیاکاری سەرکەوتو دروست بکات. بەڵێ زۆر سپاس پێشکی سوپاسانەکەم بۆ میواندارێتم بۆ بەرنامەی بەینی باش لە کەناڵی کەرکووک و ڕێز و سڵاو بۆ بینەرانیش. دیارە کۆلێژی ئاداب تایبەتمەندێکی خۆی هەیە کە ئێستاکە ڕوون ئاشکرایە چوار بەشی لە خۆ گرتەوە بەشی ڕاگەیاندنە بەشی جوگرافیایە بەشی مێژوو بەشی زمانی عەرەبی و لە پلانمانشە بۆ ساڵی ئایندە بەشی تازەش بکرێتەوە. بەڵام ئەوەی کە تایبەتمەندە لە کۆلێژی ئاداب بەشی ڕاگەیاندنی تێ تاکە بەشە لە زانکۆی کەرکووک بە پێچەوانەی بەشەکانی کەوە بۆ نمونە بەشی مێژووە زمانی عەرەبی جوگرافیا لە کۆلێجی تەربیە هەیە لە کۆلێجی پەروەردەی کچان هەیە پەروەردەی حەیوجێ هەیە. بەڵام ڕاگەیاندن تاکە بەشە لە کۆلێجی ئاداب هەیە و تایبەتمەندێکی خۆشی هەیە بەڕاستی لەبەرەوەی پارێزگای کەرکووک لەبەر ئەوەی فرەنەتەوەی تێیە فرە ئاینی تێیە فرە بیر و باوەڕی جیاوازی تێدایە مافی خۆیەتی بەشێکی زانستی هەبێت بایەخ بە ڕاگەیاندن بدات و چۆنیەتی کارکردن لە بواری ڕاگەیاندنە لەبەرەوەی ئێمە زۆر بۆچوونێکی هەڵەمان هەیە لە بواری ڕاگەیاندنەوە وا تێگەیشتوین کە ئەوەی ڕاگەیاندن کار بێت مافی خۆی هەیە بە هەر جۆرێک بێت بێ پەیامەکەی بگەێنێت ئەگە بەوتن بێت یان بەکردن بێت. بەڵام لە ئەسڵاوانیە ئاینە ڕاگەیاندکاریش هاوشێوەی مرۆڤەکانی کە لەوانی کۆمەڵی یاسا هەبێت کارەکانی ڕێک بخاتەوە. فەر لە ڕێگای کۆلێجی ئاداب بەشی ڕاگەیاندنەوە ڕاگەیاندکار ئەهێنتە سەر سیستەمێکی زانستی بۆی پیشەکەی زۆر بە مهێنەتی بکات بۆ پێی ئەو یاسانیشکەوە حکوومەتی عێراقی دەری بڕیوە سەبارەت بە ڕاگەیاندکار چیەگەر لە دەستوری عێراق بێت چیەگەر لە یاساکانی کە بێت کە ئەو بوارەی ڕێک خستوێتەوە. بەڵێ ئێستاکێمە داوامی بەیانامان هەیە و داوامی ئێوارامانش هەیە سیستەمێکی تایبەتی خۆی هەیە بۆ وەرگرتن لە دەوامی بەیانان و لە دەوامی ئێوارانشە لەوانەیە داوامی ئێوارانەکەی توانای خوێندکارەکان گەلێ بەرزتر بن لە توانای بەیانان لەبەر ئەوەی بۆ داوامی ئێواران نسبەیەک هەیە بۆ ئەو ئارەزومەند خوازانەی کەوە مەبەستیانە لە کۆلێجی ئاداب بەشی ڕاگەیاندن داوام بکەن و خۆیانش پیشیان ڕاگەیاندکارە لە دام و دەستگا ڕاگەیاندکارەکان کارەکەن چێگەر ئیزاء و تەلەڤیزیۆن بێت چێگەر مەجالی سەحافە بێت لە هەر بوارێکی کە بێت ئێمە سیستەمێکی خۆمانەیە ئینشەڵا ڕوونێکێنەوە کەواتە ئەو فێرخوازانەی کاڕوو لە کۆلێژی ئادابەکەن بە تایبەت بەشی ڕاگەیاندن بە حەز و خولێ خۆیان ئەتوان هەڵی بژێرن یا خود نمرەیەک هەیەکەوە دانرابێ بەپێی ئەو نمرەیە خوێندکار وەربگرن. بەڵێ بۆ داوامی ئێواران بێگومان ئێمە فۆرمێکی ساڵانە فۆرمێکە ئامادە دەکەین بزان فێرخواز خۆی ئارازووی لە چی بەشیەکە یەکەم دووهەم بەپێی نسبە دابەشەکەینە سەر بەشەکانە بەس بەڵام دوای دێنە سەر ئەو قەناعەتەی بۆی هەر فێرخوازێک ئارزوەکەی بەجێ بهێنین و بتوانێت سەرکەوتوو بێ لەو بارێکەوە بۆ ماوەی 4 ساڵ لە یەخێنێ بە تایبەتی لە بەشی ڕاگەیاندن ئەوانێکەوە ئارەزومەندن ئێمە لەو بەشەدان ندین لەبەر بەشی ڕاگەیاندنش دوو فەرع لەخۆ گرێتەوە هەم سەحافە هەیە و هەم ئیذاعیشی هەیە عینەن بەپێی ئارەزووی خۆیان دابەشیانەکەنە سەر دوو فەرعە بۆ ماوەی 4 ساڵ تەماشاکەی تەخەرجەکەن و پیشەکەیانش بە جوانی بەکارهێنن. مامۆستا تاکو چەند گرنگە بە ئەکادمی بوون بۆ ڕۆژنامە نووسان و هەروەها میدیاکاران با شێوەیەکی گشتی؟ بەڵێ بەڕاستی زۆر گرنگە ینی بە تایبەتی داوامی بەیانان ئەوانی کە دێن گەنجن بەڕاستی
بەڵام داوامی ئێواران زۆر جیاوازە. داوامی ئێواران بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵای بەغدا نسبەیەکی دانا 15% بۆ ئەو فێرخوازانی کەوا بەهرەمەندن و بە هەمان شێواز کارەکەن لە بواری ڕاگەیاندندا. ئەو کارێکی زۆر زۆر گرنگە. ئێمە ئەو 15% بۆ نمونە ئێمە نمرەیەکمان هەیە بۆ داوامی ئێواران نابێ خوێندکار لەو نمرەیە معدەلەکەی کەمتر بێت، معدەلی 60 ئەم ساڵ دایانگە لە 57 لە 57 بەخوارەوە هیچ تەڵەبێک وەرناگیرێت. بەڵام ئەو تەڵەبانی کەوا بەهرەمەندن لە بواری ڕاگەاندنا کارەکەن تەماشاکی نسبەتی 15% بۆ داناوە، 10% بۆ ئەوەی خەریجی علمی و ئەدەبیات، 5%شی پیشەیەکانن. ئەو کاتێ ئێمە سیستەمێکمان هەیە نسبە تەناسوبێکەیە تاقیکردنەوەکیان بۆ ئەنجام بدەین. ئەو ڕێژەیە فێرخوازمان زۆر وەدێت عادەتەن ئێمە نابێت ئێمە لە 15% زیاتر وەربگرین. تەماشاکی تاقیکردنەوەکیان بۆ دانین لە 30% کۆ نمرەکەی خۆیان 40% لەسەر 30%ش لەسەر چاو پێکەوتنیەکە و کێ لە بواری ڕاگەاندنە کارەکات دەبێت ئەو بەڵگانە بێنێت. لەسەر ئەوە ساسە ئێمە ئەو نسبەیە وەردەگرین. بەڵام ئەوانی کە وەردەگیرێن تەماشاکەی خەڵکیشی زۆر لێ هاتوون لەبەرەوەی ماوەیەکی زۆرە کارەکەن لە کەناڵەکان، لە بواری سەحافەیە، لە بواری ڕاگەیاندنە. بەڵام کە دێنە ئەو بەشە بە بەردەوامبوون لەگەڵ دەوام و سودمەند بن لە توانای مامۆستاکان و ئەو سەرچاوانەی کەوا ئەیخێنن تەماشاکەی ئەویان بۆ دەردەکەوێت زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی کەوا کاریان نەکرد لە بەشی ڕاگەاندن. زۆر حەقایقیان بۆ دەردەکەوێت تەماشاکەی خۆیان باشەکەنەوە، خۆیان تەقویمەکەنەوە بۆ ئەوەی بتوانن ڕاگەاندکارێکی سەرکەوتوو بن لە بواری کارەکانیانە و کە ئەگەڕێنەوە دام و دەستگاکانە فعلەن تەماشاکەی تواناکانیان زۆر لەسەر ئاستێکی بەرز دەبێت. ئەو کاتە هەموو مافە ڕاگەاندراوەکانیان پێ دەدرێت لە هەر بوارێکە کار بکەن و لە هەر جێگایەکیش بیانوێت بواری ڕاگەاندن ئەنجام بدەن. باشە مامۆستا، ئەبینین کۆمەڵێک لە ڕاگەاندنکارە خود میدیاکارمان هەیە بە ئەکادیمیش نەیان خوێندۆ بەڵام ڕاگەاندکارێکی زۆر سەرکەوتوو دەرچوونە کەواتە مەرجە ڕاگەاندنکاری سەرکەوتوو ئەکادیمی بێت یاخود ئەزمون گرنگترە. بەڵێ ڕاستە، ینی ئێمە لە هەموو قاعیدەیەکە استثنامانش هەیە لەبەرەوەی هەر پیشەیەک تۆ بەکاری بێنی یەکەم شت ئارەزوو زۆر زۆر گرنگە بۆ ئەو بابەتە. تەماشاکە یەکێک لە بواری کۆمپیوتەرە زۆر زۆر بەهرەمەندە، خۆشی اختصاصی کۆمپیوتەر نییە بەڵام ئارەزووی لەسەری هەیە. بەڵام ئەوانەی کە دێن وەکو میهنەیەکی زانستی لەو بەشە ئەخێن و ئارەزویانش لێتی ئەو کاتە توانەکانی گەلە زیاتر سەر دەکەوێت. ینی بەڵێ ڕاستێک ئەزمون دەورێکی خۆ ئەبینێ بەڵام ئەوەی کەوا سەرکەوتووە بەبێ زانست تەماشاکەی شارەزایکی تەواوەتی نییە لە بواری ڕاگەاندن. وەکو باسم کرد ئێمە لە دەستوری عێراق 2005 هەموو مافەکانی بە ڕاگەاندکار داوە چۆن کار بکات و هەموو حڕێتێکی هەیە. ئەما گەڕێتەوە بۆ دەستورەکانی پێشووی عێراقش لە ساڵی 1923 کە ئەم دەستورە دەرچووە بە هەمان شێواز ئەوە هاتووە. بەڵام بە شێوەیەکی زانستی تەماشاکەی مامەڵەی لەگەڵ یاساکانیان نەکردووە، لەوانێ هەڵەیەکی ڕاگەاندنی لێوە دەربچێت وازانێت ئازادە لە وتەکانی لە کردنەکانی باس زۆر شتەکات یان لە نووسینە یان لە وێنەیە یان فیلمێک لێ دەدات. بەڵام ئەگەر بە سیستەمێکی زانستی بخوێندە لە بەشی ڕاگەاندن لە کۆلیجە تەماشاکات ئەوە ڕوبەڕووی کۆمەڵێ گرفت ئەبێتەوە لەوانەیە تووشی کێشەی بکاتێن. بۆ نمونە ئێمە لە بەشی ڕاگەاندن فێرخواز فێرەکەین کە ئەو یاسایانەی کەوا دەرکراون لانی حکوومەتی عێراقەوە بۆ ڕاگەاندکار یان بۆ بەشی ڕاگەاندن باشەکانی و خراپەکانی ئێمەکەینە ڕۆیانی. ئەو یاسانەی کەوا سودمەندن لێ چۆن کاری لەسەر بکەن هەموو ڕێکخراوە، بەڵام لە هەمان کاشە کۆمەڵی یاسا هەیە بربەستە بۆ ڕاگەاندن. لەوانەیە ڕاگەاندکار وازانێ مافی خۆیەتی تەماشاکەی بۆ نمونە باسی نەتەوەیەکە کات یان سوکایەتی بە نەتەوەیەکە کات یان سوکایەتی بە ئاینێکە کات یان سوکایەتی بە کۆمەڵی خەڵکە کات کە بیر و باوەڕیان بە ئاینێکی کەیە یان لە نرخیان کەمە کاتەوە یان یەشێ لە شیعارەکانیان بە سوکایەتی تەماشاکات. تەماشاکەی کۆمەڵی یاسا هەیە ڕوبەڕووی دەبێتە بۆ نمونە یاسای
عقوباتی عراقی ژمارە 111 لە ساڵ 1959 کە دەرچووە زۆر بەوردی باس ئەوە ناکات لە بڕگەی 447 سزایکی بۆ داناوە ئەگەر سەقافەتێکی قانونیمان هەبێت ئەو جهتە یەک شکاتێکی لێ بکات دادگا و دادوەر ملزمە کە یاسای عراقی بچەسمێنێتە سەریان سزاکەی دەگاتە ساڵێک حکم بۆ نمونەیانی بە هەمان شێواز ئەوەی کە سوکایەتی بە هەر لایەنی کە بکات سزاکەی دەگاتە 3 ساڵ بۆ نمونە ئەوەی بۆ نمونە لە ڕگای ڕاگەاندنەوە سوکایەتی بە یەک تاکێک بکات مرۆڤێک بکات بە شێوازێکی علەنی یان بەوتن باسی بکات حتا ئەگە بێتەوە ئەڵەگەر حەقیقەت بێت ئەو بوارش کەوا باسێکات ڕاست بێت لە فڵان کەسا هەبێت بەڵام ئەو ڕاستیە لیکەمەوە بکات ئێش و ئازارێک بە بەرامبەرەکەی بگەێنێت عینە یەک شکاتێک بکات سزاگەی ئەگاتە ساڵێک سزم ڕاستیانی ئەمان هەموو یاسای عێراقیەوە کاری پێکرێ لە دادگای عراقی و دادوەر ملزمە جێبەجێ ئەم یاسایانە بکات بەڵام ئەگە سەقافەتێکی قانونی هەبێت مەبەستش لەوەیە بۆ ئەوەی کەس نەتوانێت دەستدرێژی بەوتن بەکردن بەرامبەرەکەی بکات ئەگەر هەتاکو بێت و ئاینێکی جیاواز بێت ڕێگەزێکی جیاواز بێت نەتەوەیەکی جیاواز بێت زمانێکی جیاواز بێت ئەمانە زۆر زۆر پێویستە ئەوەی لە بواری ڕاگەاندنا کارەکەن ئەم یاسایانە بزانن بۆ ئەوەی پیشەکانیان زۆر بە جوانی بیبەنە ڕێوە و بوارەکەیان لە چوارچێوەی ئەو سنوورە بێت کە بۆیان دانراوە هەر کاتێک تەجاوزی ئەو سنووریان کرد یاسای عراقی دەنگرێت و بە سزاخۆیان دەگەن مامۆستا ئەو میدیاکار و ڕۆژنامە نووسانە تاکو چەند بە شێوازێکی سەردەمیانە هەوڵتانداوە پێیان گێنن یاخود ئێوە تاکو چەند پشتان بەستووە با نوێترین پرۆگرامەکانی خوێندن و ئەو ڕێگانە چین کە بەکارتانی هێناوە بڕاستی ئێمە دوو جۆر ڕێگامانە ڕێگایشی ئەوەیە توانای مامۆستاکان و ئەو سەرسامانی کەوا ئەیخێنن بێگومان ساڵانە مافێک بە لیژنەی زانستی بە شەکە دراوە دەستکاری منهەجەکان بکرێن بەپێی ئەو گۆڕانکاریانەی کەوا دەکرێت لە جیهاندا هەندێ لە مفرەداتەکان دەگۆڕن و مامۆستاش ئەو دەسەڵاتی پێدراوە چی بابەت نوێیە بیکەنەکارە بۆی ئاستی فێرخوازان بەرزە بکەن دووەم بابەتی تەطبیقیە تەماشاکەین فترە سەفرەی زانستی بۆ سەرجەم فێرخوازان دەکرێت بۆ کەناڵەکان بۆ کەناڵی کورسات بۆ دەروی شاری کەرکوو بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئەو دام و دەستگایانە بکرێتکەوە بەشی ڕاگەاندن کاری تێ بکەن بە شێوازێکی تەطبیقی ئیش لەسەر حتا لە ناو کۆلیجی خۆمان ئێمە مختبرێکی زانستیمان هەیە مختبری تایبەتمەندە بە ڕاگەاندن فێرخواز تدریبی لەسەر کات بەو شێوازە ساڵ بە ساڵ تەماشاکەی فێرخوازان هەست بە ئاستی بەرزبوونی خۆیانەکەن لە ڕۆ زانستیەکەوە و زۆر وردەکاری هەیە نەیان زانیوە بێگومان لە ڕێگای توانای مامۆستاکانەوە لە ڕێگای ئەو سەرچاوانێکەوە بۆیان دانراوە خۆیان پێشەخن باشە مامۆستا لە کۆلێژەکەی ئێوە بەتایبەت لە بەشی ڕاگەاندن تاکو ئێستا چەند میدیاکاری سەرکەوتوتان پێگەیاندووەکەوە ئێستا لە دەستگاکانی ڕاگەاندن کار بکەن یاخود هیچ میدیاکارێکی سەرکەوتو هەیە کە لای ئێوە تەواوی کردبێ و ئێستا لە دەستگایەکی ڕاگەاندن کار بکە و کەسێکی سەرکەوتو بێ بڵایمە بەتایبەتی بەشی ئێوارانەکەمان ئەوانەی کە فێرخوازن لە وەرگیراون زۆری ئەو فێرخوازانن کەوا ئێستاکە خۆیان فەرمانبەرن لە دام و دەستگاکان بۆ نمونە بەڕێوەبەری کەناڵی العێراقیە لە ئێمە فێرخوازە بەڕێوەبەرەکە خۆی و لە هەموو کەناڵەکان فێرخوازمان هەیە حتا لە کەناڵی کەرکووکشێمە فێرخوازمان هەیە لا مەدامە خۆشی فەرمانبەرە لە ئێرانن کە دوایەوە کە تەخەڕوجیان کرد ئینشەڵڵا ئێوە تەقیمی بکەن بزان ئاستی ڕاگەان کارەتی بەرزەوە یان دابەزیەوە بێگومان زۆر فەرقی کردوانەیە جیاوازەکانی لێوە ببیننی ئێمە بە قەنەعەتی خۆمان لەبەرەوە 4 ساڵ بەپێی سیستەمی زانستی دەخوێنێت و مامەڵەی لەگەڵ کۆمەڵی مامۆسای پسپۆرە کردووە لەوانەیە هەندێک کێشەی زمانەکانیان هەبێت لەبەر مامۆستاکان زۆری نەتەوەی عەرەب و تورکمانن هەتا و مامۆستانی کەوا کوردشن ینی دەرچووی خوێندنی کوردینی بەڵام هەندێک فێرخوازمان هەن
دەرسوی زمانی کوردی ناوانی کێشەی ئەویان هەبێت زمانی عەربی باش نزان بەڵام لەگەڵ ساڵانەیە تەماشاکەی هەست بە باشبوونیانەکەین ئێمە لە ڕگای وەڵامەکانیانەوە و لە ڕگای ئەو گفتوگوانەوە لەگەڵانەکەین خۆم زۆر جار سەردانی ئەو بەشاکم بە تایبەتی دەوامی ئێواران بزان خوێندن چۆن بەڕێوە ئەڕات و کێشە و گرفتی ئەو کێشە و گرفتانی کەوا ڕوبەڕووی فێرخوازانە بێتەوە چییە تەماشاکەم کێشە گرفتەکان بۆ شێوازە نین بەڵکو تەفاعولێکی زۆر باشە لە نێوان فێرخوازان و لە نێوان مامۆستایان و لە نێوان بەشەکەشە ئەوە هەموو دەلالەتی ئەوەیە کە ئەنجامێکی باشە بێت و فێرخواز سودمەند بوونە لەو بوارەیە بۆ پێشکەوتنی پیشەکەیان. مامۆستا بەسی مامۆستاکانت کرد پێم خۆشە زیاتر چۆن بڵێن سەرنج بخێنە سەر و خاڵە تاکو چەند پێویستەکە و مامۆستانە پسپۆر و خاوەنی بڕوانامە و هەروەها چۆن بڵێن ئەزمونێکی باشان هەبێت لەم بوارە هەروەها مامۆستاکانی بەشی ڕاگەیاندنی کۆلێژی ئاداب لە شاری کەرکووک ئایا لەو ئاستەن؟ بەڵێ وەڵی ئێمە ساڵ بە ساڵ مامۆستاکانمان وەکو میهنەی مامۆستایەتی ئاستی زانستیان بەرزە بێتەوە بێگومان بە تایبەتی بەشی ڕاگەیاندن لە ئەم ساڵە دوو مامۆستامان تەرقی کرد بۆ پرۆفسۆرێتی ئەوە خاڵێکی زۆر باشە و چەندها مامۆستامان بۆ ڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە لەگەڵ ئەوەشە کاری ڕاگەیاندن ئیشی لەسەرەکان بۆ نمونە یان بەشی ڕاگەیاندنمانی لە کۆلێجی ئاداب بەڕێوەبەرەکەی هیچێکی بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە ئیساکە ئەیبا بڕێوە هەر ئەو گرتی بەدەستەوە تەماشاکەی بەشی ڕاگەیاندنمان زۆر جیاواز بوو گە تەماشای سایتی کۆلێجی ئاداب بکەی زۆر بە جوانی و بە شێوازێکی سەردەمیانە بۆمانی دامەزران بە دوو زمان زمانی عەربی و زمانی ئینگلیزی زۆر بە وردی و بە جوانی ئیشەکان خۆی بەڕێوە بەڵام مەگەریشیشی پێشتر وا نەبوو بۆ شێوازنەوە تەماشاکەی یشێکی پسپۆر گردی بەدەستەوە بە سیستەمێکی سەردەمیانە و زانستی ئەیبا بەڕێوە لەبەرەوەی ئێستاکە ئەو بەشە کۆمەڵ لە مامۆستای باش بڕوانامەی بەرز و لەقب علمی پرۆفسۆرەتیشی بەدەستهێنا یعنی ئەو بەشە خەریکە و مؤهلە بێت بۆ ئەوەی خوێندنی باڵای بۆ بکەینەوە و دراستێکیانیش تەقدیم کردەوە بۆ ئەوەی ئەو بەشە ببێ بە کۆلیجێکی سەربەخۆ ئەوەی شوکو پرۆژەیەک بەرزمانەوە کردەوە بۆ سەرۆکاتی زانکۆی کەرکووک سەرۆکاتی زانکۆی کەرکووکەگەر هاوکارمان بێت بەرزێکات بۆ وزارەتی خوێندنی باڵای بەغدا بۆی ڕەزامەندی لەسەر دەربڕون بیکەن بە کۆلیجێکی تایبەت بەناو کۆلیجی ڕاگەیاندن هاوشەوەی زانکۆی بەغدا و زانکۆکانی کەی عێراق ئەوش خۆتۆیکی زۆر باشە. زۆر باشە مامۆستا باس لەوە کردکەوە ساڵانە ئێوە ڕێژەیەکی دیاریکراوتان هەیە بۆ وەرگرتنی خوێندکارە خود نمرەیەک دانراوە بۆ وەرگرتنی ئەو خوێندکارانە ئەو نمرەیە بۆ خوێندکاری کچ و بۆ خوێندکاری کوڕ هەمان نمرەیە یاخود بۆ خوێندکاری کچ ئاسانکاری زیاتر کراوە بە حکمی ئەوەی کەوا پیشەی ڕاگەیاندن لە لای کچاندا کەمترە وەک لەوەی کوڕان. بڵێ وڵایی ئەوە ڕێژێکەوە دانراوە جیاوازی نەکرێت لە نێوان کچ و کوڕ بەڕاستی بەڵکو اعتماد دەکاتە سەر معدلەکەی و اعتماد دەکاتە سەر ئەو تاقیکردنەوەی کەوا بۆی ئەنجامەدات و لەکوێ کارەکات ئەو سێ خاڵە زۆر گرنگە ئێمە وتمان تاقیکردنەوەشیان بۆ ئەنجامەدەین 40% ئەبات کۆن نمرەکەی 30% و 30% شی لەسەر ئەو ڕوانامانەیە کەوا ئەهێنێ لە بواری ڕاگەیاندنە کاری کردووە بۆ دەوامی بەیاناش بە هەمان شێواز یەک خاڵێکەیە ئارەزووی لەو بەشە بێت و لەگەڵ ئەو نزبێکا بۆ ئەو بەشە دانرابێت بە بەراو لەگەڵ بەشەکانی کە هیچ کێشێکی نابێت کوڕ بێت ئەگەر کەس بێت بەڵکو هەندێک جار گرفتمانێ لەگەڵ ئەوە تەماشاکەین خێزانەکان زۆر ئارەزوو من نین کچەکانیان لەو بەشە داوام بکات تەماشاکی داوای گواستنەوەکەن بۆ بەشەکانی کە بەڵام لەگەڵ ئەوەشە بەشەکە ڕێژەیەکی باش بە خۆ دەگرێتەوە هەم لە داوامی بەیانان هەم لە داوامی ئێواران نزبێ کچانن بە تایبەتی ئێواران ئەوانی کەوا لە کەناڵەکان کارەکەن حتا بەڕێوەبەرشی تەیە هی کەناڵی وەزان تورکمانیەکەیە و لە بوارەکانی کێش هەمانە لە کەناڵەکانی کێش بەڵام ئێمەوە هەوڵە دەین بۆی تێکەڵبوونێک دروست بێت عادەتەن لە داوامی بەیانان و لە داوامی ئێواران بۆی هیچ ڕەگەزێک بێبەش نەبێت لەو زانستێکەوە پێشکەشەکەی لە بەشی ڕاگەاندن. مامۆستا لە ئێستا بینی تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن بڵێن هەرچەنە کە ئەو هەواڵانی لێ بڵاوەکرێتەوە بە فلتەرات تێ ناپەڕێت بەڵام بینیت کە
بینەران یاخود بەکارهێنەرانی زۆر باوەڕی پێکەن یاخود چۆن بڵێن سەیری ئەەکەن و بەردەوام بەکارهێنن ئەخۆ ئەم خاڵە تاکو چەند کاریگەری کردووە لە میدیا بینی هەندێک لە کەناڵەکان ڕەنگە ئەمە کاریگەری لیان کردبێتەوە بابەتانەی کە باسیەکەن یاخودەوە هەواڵانی کە بڵاویەکەنەوە ئەخۆ بیریان لەوە کردوتەوەکەوە بینەری زیاتریان هەبێت لە سوۆشڵ میدیا ئەم بابەتانەمە تاکو چەند کاریگەری کردووە لە ئیش و کارەکانیان هەروها ئێوە کا بە شێوازێکی ئەکادیمیانە فێری فێرخوازەکانتانەکەن تاکو چەند باسی ئەم خاڵاکەن کە خاڵێکی سلبیە و پێویستە ئاگاداری بن. بڵێ بڵای بەتابەتی بێگومانەوە خاڵێکی سلبی ینی بۆ ئەو ڕاگەاندنانی کەوا لەو بوارەیە کارەکەن و بە شێوەیەکی نامنەظەم ڕاگەاندن بە شێوازێکی خراپ بەکارهێنن وای کوردە تونند و تیژێکی خسۆتە نێو ماڵەکانەوە ترس و دڵڕاوشێکی خسۆتە ناو ماڵەکانەوە ئێمە وتمان ئەگەر سەقافەتێکی قانونیمان هەبێت ئەو کەسانی کەوا زەرمەندن لەو خەبەرانە ئەکە سکاڵایەک پێشکەش بکەن لە دادگا بێگومان دادگا ئەو کەناڵانە دادەخات و ئەو ڕاگەاندکارانەکەەوە ئەو خەبەرانە بڵاو دەکاتەوە یاسایان ئەسپێنتە سەری و بە سزای خۆیان دەگەنیانی هەر لەگەڵ ڕاستە خۆم ڕاگرم لە کۆلیجی ئاداب بەڵام لە هەمان کاشە دەستەڵێم لە بەشی ڕاگەاندن بەرەو سەقافەتی ڕاگەاندن زۆر گرنگە بۆ ئەو بابەتانی مەبەست لە دامەزراندنی کەناڵەکان و مەبەست لە ڕاگەاندن ئامانجی زۆر جوانی هەیە بەڕاستی حتا ئێمە کەناڵەکانش تەماشاکەین وادانراوە بۆ ئەوەی بۆ ڕێخستنی کۆمەلگا بۆ ئەوەی سوودبەخش بێت بە کۆمەلگا ڕاست دەبێ کاتێکی بێ بۆ خەبەرەکان بەڵام بەرنامەی سەقافی بەرنامەی تەعلیمی بەرنامەی ئەو بوارانەی کەوا ئاستی خەڵکی بەرزەکات ئێمە ئەوانەمان هەموو فرامۆش کردووە بێگومان بەس جەخت کراوتە لەسەر ئەو خەبەرە سیاسیانی کەوا بە خراپ ئەجێڕێتەوە و بە هەمان شێواز کاریگەری خراپی بێت لەسەر هاوڵاتی و هەمووی پێچەوانەی مەبەست لە دامەزراندنی ئەو دام و دەستگا ڕاگەاندنەیە بێگومان ئێمە هەموو ئەوان ئەخی نەگەڕ بووە ئێمە شتێک مەبەستێکمان هەیە لەو بوارەیە بۆ ئەوەی ئەم کۆمەڵە فێرخوازە کە پێگەن و ڕۆنەوە گەڕێنەوە بۆ دام و دەستگاکانی کارەکەن دەبێت گۆڕانکاریەک لەو بابەتەیە بکەن بەڵامێ لێرە یەک کێشەیەکمان هەیە کێشەکە ئەوەیە ئەو دام و دەستگا ڕاگەاندرانەوە کەوا دانراوەنیانی هەندێکیان سەر بە حزبین هەندێکیان سەر بە حکومی ژێنی ئایا ئازادن لە جێبەجێکردنی ئازادن لە دامەزراندنی بەرنامەکان ئازادن لە ڕووماڵی ڕووداوەکان یان ئەمریان بۆ دێت و دەوی ئەوە بکەن حتا ئێمە کەناڵی العێراقیە تەماشاکەین حکومیە ئەومان بۆ دەرکەوت دەبێت لەسەر لەژێر چترێکی سیاسی حکومەتە کار بکات ئەمە خۆی تەناقوزێک دروستەکە لە نێوان بەشی ڕاگەاندن و لە نێوان ئەو شوێنی کەوا سەر بە ئەو جێتێکەوە دامەزراوە بەڵام لەگەڵ ئەوەشە مادام ئێمە یاسایەک هەیە حکم بەو کارە دەکات دەبێ ئەو بەشانە یان ئەو دام و دەستگا ڕاگەاندانەکەەوە کارەکەن دەبێ پیشەی خۆیان لە دەست نەدەنیانی دەبێ دەور و تەسیری خۆیان هەبێت لەسەر ئەو جێتێکەوە لی کارەکەن بۆ ئەوەی دام و دەستگاکانیان سەرکەوتوو بێت بە هەمان شێواز ئەو بەرنامانەی کەوا پێشکەشەکرێت سوودبەخش بێت بە هاوڵاتی بە شێوازێکی عەشوایی نەبێت و نەبێت مایەی دروستبوونی دڵە ڕاوچێ و فیتنە و ئاژاوە بۆ نەتەوەکان بە تایبەتی ئێمە پارێزگای کەرکوو لە بەرەوەی فرە نەتەوەمان هەیە فرە زمانمان هەیە فرە ئایمان هەیە فرە مەزهەبمان هەیە لە ڕگای ڕاگەاندنەکانەوە هەندێک جار تەماشاکەین زۆر بەڕاشکاوانە دژایەتی نەتەوەیەکە کرێت تعداکرێتە سەر ویست و باوەڕ و زمانێکی نەتەوەیەکی تایبەت تعداکرێتە سەر ئاینێکی تایبەت تعداکرێتە سەر عەقیدەیەکی ئەوە هەمووی پێچەوانەی یاساکانە وەکوتم ئەگەر سەقافەتێکی قانونی هەبێت ئەوە یاسای بۆ دانراوە یاسای ژمارە 111 لە ساڵی 1950 کە دانراوە سزاکەی دەکاتە 3 ساڵ حکمی لەسەرە هەم ڕاگەاندنەکە ئەوەی کە ئەو خەبەرە بڵاو دەکات و هەم
دام و دەزاکاکەش داخرێت. باشە مامۆستا وەکو باس کرد مەنهەج لای ئێوە بە زمانی عەرەبی و مامۆستاکانی زۆربەی لە نەتەوەی عەرەب و تورکمان بەڵام بەشێک لە فێرخوازان کوردن و دراسەیان کوردی بووە هیچ کار ئاسانێکتان کردو بۆ ئەوەی بابەتەکان یاخودوانەکان بە زمانی کوردی بکەوێتە بەردەستیان یاخود ئاسان کارێکیان بۆ بکرێ؟ وڵای گەر مامۆستاکە کورد بێت کە دەرز بڵێتەوە بێگومان ئاسانکاریەک بۆ فێرخوازەکان ئەکات یانی لەوانی هەندێک لەوانەکە بیکاتە کوردییان بە کوردی شەرحی بکات بزانم کێشەکەمان لەوەیە مامۆستاکەکە ئەگەر عەرەب بێت و کوردی نەزانێت فێرخوازەکان تێنەگات کێشەکەمان لێوە دروستە بێتیان ئێمە وەکو ئاسانکارێک بۆ سەرجەم خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکانە پرسیارەکانیان بۆ کەینە کوردی و مافی ئەویان پێدەین بە کوردی وەڵام دەنەوە دوای لیزنێک پێکەهێنین لە مامۆستا کوردەکان دەفتەرەکانیان بۆ تەسیحکردنیانی ئەوەیە کە پێمانەکە بەس بەڵام ئێمە دائیمەن فێرخوازان هاان دەدەین بۆ ئەوی فێرە زمانی عەرەبیەکە بن بۆی سودمەند بن لە توانای مامۆستاکان سودمەند بن لە کتێبە منهەجیەکان سودمەند بن لەو سەرچاوانەی کەوا هەیە لە کتێبخانەکان بۆی ئاستی زانستی خۆیان پێبەرزەوە بکەنیانی ئەوە لە وێبسایتەکەشتان بە زمانی کوردی ئەتوانن نووسراو چۆمڵێ بە زمانی کوردیشت بڵاو بکرێتەوە؟ ئێمە بە زمانی کوردی بڵامان نەکرد لە وێبسایتەکەیە زمانی عەرەبیە بە زمانی ئینگلیزیش دامان باشە هۆکارەکەی چێکەوە زمانی کوردی کەوا زمانێکی فەرمیە و زۆربەی پێکات یاخود زۆربەی خەڵکی شاری کەرکووک پێکاتی کوردن بۆچی زمانی کوردی لە وێبسایتەکەی ئێوەیان نییە؟ ئێمە وەکو یاسا هیچ مانعێک نییە ینی وەکو یاسا هیچ مانعێک نییە لەبەرەوەی دەستوری عێراق ئاماژەی بۆ کردن بە زمانی عەرەبی هەم بە زمانی کوردی هەر لەبەر ئەو یاسایشەکەوا دانراوە ئێمە لە بەشی ڕاگەیاندن بەشەکانی کێشی ئێمە هەموو مافێکمان بە فێرخوازداوە لەوانەیە ئەو یاسایی کرد لە وزارەتی خوێندنی باڵاش کە دەرچووە سەبارەت بۆ بابەتە خۆم لە لیزنەکە بوومایانی ینی سەرچاوی بڕێڕەکانی وزارەتی خوێندنی باڵا بۆ زمانی کوردی خۆم بوومەیانی لەڕگا ئەو یاسایەوە ڕێ بە خوێندکاران درا بە زمانی کوردی وەڵام دەنەوە و پرسیارەکانیش بە زمانی کوردی بێت و دەفتەرەکانیانش بۆ تەسەک بۆی کەس زەرمەند نەبنیانی زمان تێبینیی جوانیانی سایتەکەیش ینی ئێمە گەر مامۆسایکی پسپۆرمان هەبێت بەتوانە بێت بتوانێت سایتەکەمان بۆ بکە بە کوردی هیچ مانعێک نییە دەستخۆشیشی لەکەینانی ئەگەر وەکو بەش بە حاڵی خۆم لە کۆلیجێکی خۆما هیچۆنی ساکە مامۆساکی پسپۆر عەرەب شارەزایکی باشە لە بواری ئەلکترۆنیە توانی سایتەکەم بۆ چاک بکاتەوە بێتە سەر سکەیەکی باش بە زمانی عەربی و بە زمانی ئینگلیزی مامۆسایەکی ئاوامش بۆ دەستکەوە وعد ئێوەتان پێدەم کە ئەرکی سەرشانی خۆما هاوشێوەی ئەوە بە زمانی کوردیش دای بنن. زۆر باش مامۆستا گەر دوا پەیامی بەڕێستان بزانێت چێ فەرموو؟ وەڵا دوا پەیامی ئەوەم ئەوەیە بۆ فێرخوازانی کۆلیجی ئاداب بەگشتی بە هەموو ڕەگەزەکانەوە بە هەموو نەتەوەکانەوە بە هەموو زمانەکانش لەبەرەوەی کۆلیجی ئاداب تایبەتمەندیەکی خۆی لە پارێزگای کەرکووک وا ناساوە بە چالاکی زۆر لە بوارە جیاوازیەکان لەوانەیە ساڵان زیاد لە 100 چالاکی ئەنجام بدات چێگە کۆنفرانس بێت ئەگە سیمیناری زانستی بێت ئەگە وەرکشۆپ بێت بە تایبەتی بۆ بەشی ڕاگەاندن داواکارم ینی بەپی ڕێنمایەکان کار بکەن و پیشەکەیان زۆر زۆر بەجوانی بەکاربێنن و محاولە بکەن بۆ ئەم 4 ساڵەی کەوا بەسەری بن لەو کۆلیجە سودمەند بن لە توانای مامۆستاکان سودمەند بن لەو کتێبە منهەجیانی کەوا بۆیان دانراوە و بتوانن ئەوەی کە فێرە بن دوای ئەوەی کە دەرەچن لەو کۆلیجە بەکاری بێنن بە باشترین شێواز و هیوادارم دەرتوانی بەشی ڕاگەاندن بیان بینیم لە کەناڵەکانە زۆر زۆر بەتوانا بن بەهرەمەند بن جیاوازیەکیان پێوە دیار بێت لەگەڵ هاوڕێکانیان و سەرکەوتوو بۆ هەموو لایەک. دەست خۆش مامۆستا سپاس بە ئامادەبوون.